زۆر باشە ئێمە هەر لە سەر ئەم بابەتە میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین بزانین ڕاو بۆچوونی ئەو چیە میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر عوسمان عەلی پسپۆڕی یاسایی و دەستوری و هەروەها شارەزای سیاسی هەوڵەدەم پرسیارەکان هەر بە تەنها دەستوری نەبن هەوڵەدین بزانین دۆخەکەش بەڕای ئەو چۆن دەبێت کاک دکتۆر عوسمان شەوتان باش گەلێ سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 بۆ خۆ دەزانین مادەی 64 دەستور دەڵێ بە دوو حاڵەت یاخود دەبێت سەرۆگۆزیران داوا لەسەر کۆمار بکە و پاش ڕەزامەندی سەر کۆمار پەرلەمان هەڵبۆشێتەوە یاخود ئەوەی کە وەکو لە ڤیدیۆڵەکە باسمان کرد کە پەرلەمان زۆرینە بڕیار بدەن پەرلەمان هەڵبۆشێتەوە ئەمە هەروە بە ئاسانی ڕاستە دەستور ئاماژەی پێداوە هەروە بە ئاسانی دەکرێت پەرلەمان هەڵبۆشێتەوە وەکو ئەوەی لایەنگرانی سەدر داوای دەکەن سڵاو لە جەنابەت کاک حاکم ئێوارە باش بە سڵاو لە بینەرانی کوردستان 24 لە ڕاستیدا وەک بەڕێزت ئاماژەت پێدا سەرەتا ئەگەر بفەرمون لە ڕۆی یاسایەکەوە هەڵوێستەیەکی لەسەر بکەین ئەویش ئەوەیە کە لە دەستوری عێراقدا هاوسەنگی نییە لە نێوان دەسەڵاتی ڕاپەڕاندن و دەسەڵاتی یاسادانان بەو مانای کە ئەگەر پەرلەمان لە هەموو سیستەمێکی فیدرالیدا مافی ئەوەی هەبێت کە بتمانە لە حکوومەت یا لە سڵتەی تەنفیزی وەربگرێتەوە ئەوە بالمەقابلیش دەبێت ئەو هاوسەنگە بپارێزرێ ئەویش ئەوەیە کە دەسەڵاتی ڕاپەڕاندنیش مافی هەڵۆشانەوەی پەرلەمانی هەبێ بەڵام لە دەستوری عێراق وەک جەنابەت ئاماژەت پێدا مادەی 64 ئەم دەسەڵاتە بۆ سڵتەی تەنفیزی نییە بەڵکو تەنها داواکاریە و چونکە حلەکە حلێکی زیاتیە پەرلەمان بە زۆرینەی دەنگی خۆی لە دوو حاڵەتدا دەتوانێت ڕەزامەند بێ بۆ هەڵۆشانەوەی پەرلەمان یەک لە سەرسەی پەرلەمانتاران داوا دەکەن ئەویش بە زۆرینەی ڕەها ڕەزامەند دەبێت دەتوانێت ڕەزامەند نەبێ بە زۆرینەی ڕەها یان ئەوە تا سەرۆکی حکوومەت داوا دەکات بە ڕەزامەندی سەرکۆمار و پێشکەشی پەرلەمان دەکرێت ئەنجومەنی نوێنەران و بە هەمان شێوە لەو حاڵەتەشدا دەبێت بە 165 دەنگەکە بە زۆرینەی ڕەها ڕەزامەند بێ لە هەردوو حاڵەتەکەدا پەرلەمان حەلی زیاتیە خۆ هەڵوەشێنە ئەگەر خۆی ڕازی نەبێ ئەوە هیچ هێزێک ناتوانێت هەڵی بوەشێنێ بەڵام لەم حاڵەتەدا ئایا کاتێک پرۆسی سیاسی وەک خۆیان دەڵێن وەک ئێمە دەیبینین بە بنبەست دەگات چارەسەر چیە پێم وایە بەپێ عورفی دەستوری ئەنجومەنی ببورن دادگای فیدرالی لەگەڵ هەموو ئەو حیساب و قسانەی کە لەسەرێتی باش بەڵام دەتوانێت بەڕای من ئیعازێکی دەستوری عازێکی زۆر باشە بۆی کە ئەگەر حکمیشی پێ نەبێ بۆ هەڵۆشانەوەی پەرلەمان بۆی پێویستە خۆی چارەسەرکە بەڵام لە ڕووی سیاسیەوە بەڕێزت ئاماژەت پێدا ئایا بەڵێ باشە ببوورە کاک دکتۆر عوسمان ئێوە هاتنە سەر دادگای فیدرالی بۆ خۆ دەزانی ئەسلی گۆڵمەزەکە کە ئێستا لە عێراقا دروست بۆ بڕیارەکانی دادگای فیدرالیە بەڕای ئێوە دادگای فیدرالی دەتوانێت دەرچەیەک بدۆزێتەوە بۆ ئەم پشێوەیە کە ئەسڵەن دادگای فیدرالی خۆیان بوونە بەشێک لە دروستکردنی جێژاوەکە دەتوانن دەرچەیەکی یاسایی بۆ بدۆزنەوە لە ڕاستیدا تا پرسە سیاسیەکان قەواعیدی دەستوری وەک معلومی بەڕێستانە وەک دەڵێ حەمارەت الئەوجوه و هەڵگری خەسڵەتی قانونی و سیاسیە تەنها قانونی مجرد نییە قواعد قانونی مجرد نییە بۆیە لەو ڕۆوە تاژینگە سیاسیەکە مهەیە نەبێ ئەگەر دادگایەکی تەندروست بێ و بڕیاریش بدا ئەوە ژینگە پەرلەمانەکە ئاسانیە فراهەم بێ کەواتە لێرەدا ئێمە پێش ئەوەی لە بەردەم پرۆسەیەکی قانونی دابین لە بەردەم واقعێکی سیاسین کە پێویستە دەرەچەیەکی بۆ بکرێتەوە دەواازەیەکی بۆ بکرێتەوە چارەسەرێکی بۆ بکرێتەوە بۆیە دادگای فیدرالی ئەگەر لەڕووی قانونی مجرڕدەوە یان گریمان حکوومەتی کاربڕێکەر و سەرکۆمارە کە ئەم پەرلەمانە هەڵی نەبژاردووە گریمان پەنامان بردە بەر عورفی دەستوری وا گریمان ئەو ڕەزامەندێمان قبول کرد کە حکوومەتێکی ئیستیقالەکرا و داوا بکات لە سەرکۆمارێک کە بە حکمی بڕیاری محکەمەی ئیتیحادی سەرکۆمارە ئەو داوای پێشکەش بە پەرلەمان کرد ئایا پەرلەمان لایەنە سیاسیەکانی ناوهۆڵی پەرلەمانی ئێستا زۆرینەی ڕەهای 165 ئامادەم ئەم کارە بکەن یان نا و ئایا ئەگەر دادگای فیدرالی ئاراستەیەکی کرد بۆ ئەنجومەنی نوێنەران ئایا لەم ژینگەی ئێستادا کە دووبارە هەڵبژاردن بکرێتەوە چی دەرهاویشتەیەکی نوێ دەخات زۆر باش پێویستی بە کاتی زۆرە یاسای هەڵبژاردن بۆ کۆمسیۆن بگۆڕێ تۆماری دەنگدەدان نوێ بکرێتەوە هەتا دوایی بۆیە ئەگەر ڕێگە چارەکان سیاسی نەدۆزرێنەوە ئەستەما دەقە یاساییەکان یا بڕیارە دادگایەکان بتوانن چارەسەرێکی دزری ئەم پرۆسەیە بکەن
زۆر باشە کاک دکتۆر عوسمان لایەنەکان ئێوە ئاماژەشتان پێدا تا ڕادەیەک زۆرێک لە لایەنەکان با بڵین چوارچەوەی هەماهەنگی ئەو ڕخنەیان هەیە کە دەڵێن حکوومەتی کاربڕێکار حکوومەتێکی کاربڕێکارە ناتوانێت داوا لەسەر کۆمار بکە کە ئەویش کاربڕێکارە بۆ ئەوەی پەرلەمان هەڵبۆشێتەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە خۆ کاتێک ئەم حکوومەتی کاربڕێکارە دوای عادل عەبدولمەهدی هاتە سەر حکوم هەر کاربڕێکار بوو کە داوای هەڵبژاردننی پێش وەختەشی کرد پرسیارەکەی منەوەیە ئایا لەم حاڵەتەدا ئەم حکوومەتی کاربڕێکارە دەتوانێت داوای هەڵبژاردننی پێش وەختە بکە و پەرلەمانیش هەڵبۆشێنێتەوە ئەم حکوومەتە کە دروست بوو لە دەرەنجامی ئیستیقالەی وازهێنانی بەڕێز عادل عەبدولمەهدی و بڕیاری پەرلەمانی ئەوە بوو کە لە ماوەیەکی دیاریکراودا هەڵبژاردن بکرێتەوە کۆمیسیۆن گۆڕا ئەوە بوو ئەرکی ئەم حکوومەتە لەم حاڵەتە کۆتایی دێکەیە ئیستیقالە بدا حکوومەت خۆی یان پەرلەمان متمانەی لێبستێنێتەوە یان ئەوە تا هەڵبژاردنێکی نوێ بکرێ بۆیە بە هەموو پێوەرەکانە حکوومەتە حکوومەتێکی کاربڕێکەرە ئەگەر سی دەقی دەستوریمان نییە لەوەی ئایا حکوومەت یعنی لە دەساتری مقارنیش ئەم دەقان نییە کە حکوومەتی کاربڕێکەر حکوومەتێکە ئیستیقالی کە دەبێت حکوومەتێک پەرلەمان متمانەی پێنەدابێ و دروستکراوی ئەو نەبێ ئایا چۆن دەتوانێم وەکو دەزانین لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراق و لە قانونی پەرلەمانی 13 2010 چوارچەوەی دەسەڵاتەکانی حکوومەتی کاربڕێکەر دیاری کراون بەڵام ئەگەر بگەڕێنەوە فقی مقارن وەکو فقه وەکو مەزدەرێک بوو قانون و دەستور وەکو عرفی دەستوری یعنی لە هەندێک شوێن هەبووە کاتێک کە سەرکۆماریش و حکوومەتیش وەک دەڵێ لە قۆناغی کاربڕێکەردان ئەوان پەرلەمانیان هەڵۆشاندێتەوە کەواتە قیاسن لەسەر ئەوە من دەڵێم کاتێک پەرلەمان حلەکەی حلێکی ذاتی بێ خۆڵۆشانەوەی ذاتی بێت تەنها ئیرادەی خۆی سەیدی مووقف بێ خاوەن هەڵوێست بڕیاردەر لای پەرلەمان خۆی بێ ئایا لەم حاڵەتەدا قیاسن لەسەر ئەو عرفە و مێژوە دەستورەی کە هەمانە بۆ نمونە لە شوێنێکی وەکو بەلجیکا کە ڕووی داوە لە 39 لە 59 لەو مێژوە قانونی دەستوری کە لە حاڵەتەکانی لەم چەشنە هەیە ئایا حکوومەتێکی کاربڕێکەر بۆ سەرۆکۆمارێک کە دارگای فیدرالی بەڕاوەستاوی لە قەڵمداوە دەتوانێت ئەم داوایە پێشکەشی پەرلەمانکە من پێم وایە لە هەردوو حاڵەتەکەدا هەریەکە گریمان ئەمە سوڵتەی تەنفیزی بە هەردوو بەشەکەی ئەم داوای پێشکەشی پەرلەمان کرد خۆی ناتوانێت پەرلەمان هەڵۆشێنێتەوە ئیلا مووقوفە لەسەر ئیرادەی پەرلەمان خۆی پەرلەمان خۆی ئەگەر 110 پەرلەمانتار ئەم داوایە پێشکەش بکە دەبێت بە 165 پەرلەمانتار ڕەزامەندی دەرببڕن و ئەگەر دەسەڵاتی ڕاپەڕاندن بە هەردوو بەشەکەیەوە ئەم داوایە پێشکەش بکە دیسان دەبێت 165 کەس ڕەزامەندی دەرببڕن کەواتە خواستەکە ئیراتەکە مووقوفە وەستاوە لەسەر خواست و ئیرادەی پەرلەمان خۆی ئالانە سیاسەکانی ئێستای ناو پەرلەمان کە 165 پەرلەمانتار پێکدێنن بەدەر لە کۆبوونەوە و لێک تێگەیشتنێکی پێشوەختەکە لەگەڵ تەیار و کۆی لانە سیاسەکان یا تەنانەت پێکاتە سەرەکیەکانی تریش ئایا کورد لە بۆ ئەم پرۆسەیە دەڵێتی سونە بۆ هەڵۆشانەوەی پەرلەمان دەڵێتی خۆ تەنها تەیار و ئیتار نییە لە پرۆسەیەکی لەم چەشنەدا ئایا ئەم لایەنانە چۆن پێکدێن لەسەر ئەوەی 110 پەرلەمانتار ئەم داوای قبول بکەن یان قبولی داوای دەسەڵاتی ڕاپەڕاندن بۆ هەڵۆشانەوەی پەرلەمان بکەن بۆیە لەم حاڵەتێکدا ئیرادەکە ئیرادەی پەرلەمانە ئیرادەی پەرلەمانیش وەستاوە لەسەر تێگەشتن و پێکاتنی پێکاتەکانی عێراق بە شێوەیەکی گشتی و ئەو دوو لایەنە سەرەکیەی کە ئێستا لە دژبەریدان لەگەڵ شێوەیەکی تایبەتی زۆر باشە کاک دکتۆر باواز لە دەستور بێنین بۆ خۆت چاک دەزانی ینی ئەوەی عەقڵی فەرمانڕەواییە لە عێراق هیچ حسابێکی توورێکی قوڕاوی بۆ دەستور ناکەن بەڵام کە بیانەوێ شتێک بشێوێنن زۆر باسی دەستور دەکەن و دەڵێن دەستور وا دەڵێ وا ناڵێ لە فڵان شوێن باشە با ئەم گریمانەیە دابنین گریمان پەرلەمان هەڵوەشایەوە گریمان هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام دراو جارێکی کە هەڵبژاردن کرا و کۆمەڵێک بوون بە پەرلەمانتار پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئایا هیچ لە دۆخی سیاسی عێراق دەگۆڕێت تا ئەم عەقلەی فەرمانڕەوایی کە لە عێراقدا هەیە تا ئەم عەقڵە هەبێ گۆڕانی بەسەرا نهاتبێ هیچ لە مەسەلەکان دەگۆڕێ هەڵبژاردننی پێشوەختە بکرێ پەرلەمان هەڵبۆشێتەوە چونکە لە ئەسڵە عەقڵە فەرمانڕەواکەی بەغدا هیچ حسابێ بۆ دەستور ناکات تەواو هاوڕاتم ئەحزابە سیاسی فەرمانڕەوایەکانی عێراق بە شێوەیەکی گشتی و بڵێن برایانی شیعە بە تایبەتی و لە دوای 2005 بە تایبەتی عێراقیەکان یا بڵێن لایانی شیعی بەڕاستی سەرکەوتو و کارامە نەبوون لەوەی کە نموزەجێکی تەندروستی جوانی دیموکراسی دەستوری نیشان بدەن و ئێمە هەرگیز لە عێراقدا لە ماوەی ئەو 20 ساڵەی کە ڕابرد
ئەم چەند ساڵی لە 2023 تا ئێستا 90 ساڵی کەڕابرد ئێمە لە حاڵەتی دەستوریەتدا نەژاوین لە حاڵەتی سەرۆری یاسا و حکامێک کە بەرفەرمانی قانوندا نەژاوین بەڵکو ئەکتی سیاسی و بڕیاری شخصی و لە زۆربەی جاریدا ئینفراد بە سوڵتە حاکم بووە نەک دەستور و نەک یاسا بۆیە خولانەوەی لە هەمان باز دەدا دەستور و دەستوریەت بە حکومامی دیموکراسی و بە پیاوی دەوڵەت دەکرێت ئێمەش لە ڕاستیدا نموزەزی باڵای لەو تەشنا کە لە ئاستی بەرپرسیارەتی ئەم قۆناغە و لە ئاستی قوڵای ئەم کێشە تەندروستانەدا بێ لە ڕۆژەفدا نییە بەرچاو نییە لە ڕاستیدا بۆیە جارێکی تری دووبارە هەڵبژاردن ئەگەر خەریتەیەکی سیاسی تەندروستدانن رێ و کۆمەڵێک ڕێوشوێنی دادگای فدرالیشەیە وەکو ئەوەی کە بڕیاری دادگای فدرالی لە 2010 و بە دوو جاری تر ڕێگەی نەدا علاوی لە کاتی خۆی دواتر کوتەی زۆری نەحکم بکات ئەمە ئەم کێشانن کە پێویستە پێشوەخت چارەسەر بکرێن کەواتە کێشەکان بەڕاستی هەر ئەوە نییە کە پەرلەمان هەڵبژێتەوە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت پێویستی بە مەساری قانونی و بڕیەوە ڕاوەستاندن و دووبارە تێگەیشتنەوە دووبارە خوێندنەوە لە بڕیارەکانی دادگای دەستور هەیە و پێویستی بە نەخشەرەگایە خارێتە تاریخێک هەیە بۆ ئەوەی کە تۆ ئەم پرۆسەیە چۆن جارێکی تر دەخەوە سەر ڕێگای تەندروست کە ئەو سەری لێ دیار نێتونێتەکە بەڵێ زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر عوسمان عەلی پسپۆڕی یاسایی و دەستوری و شارەزای سیاسی ڕاستە و خۆ لە هەولێرەوە لەگەڵ مام گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆیەوە شەوتان باش